دابەزینی نرخی نەوت و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و تەقاندنەوەی بۆری نەوتی هەرێم جارێکی تر عێراق و کوردستانی ڕوبەڕووی سەرهەڵدانەوەی ئاستەنگی ئابووری کردوێتەوە کە پێدەچێت چەند مانگی داهاتوو ماوەیەکی قورس و زەحمەت بێت. ڕەوشی ئابووری ئێستای عێراق و کوردستان چۆنە و لە ماوەی مانگی داهاتوو دووچاری چی دەبین و چۆن دەتوانین ئەو ڕۆژە چاوەڕوانکراوە تێپەڕێنین؟ بەڕاستی لەم چەند مانگی داهاتووە کە ئێمە ئێستا لە پێشمانەوەیە قەیرانێکی ئابووری زۆر سەخت ڕۆبەڕووی عێراق بێتەوە و کوردستان لە عێراق سەختترە بێت. تەمەن ئێستا هۆکارەکانی باسکەین بۆچی کوردستان عێراق سەختترە بێت. تەمەن ئەوەی کە جگەلەکە ئێمە و قەیرانانمان ئەم کێشانەمان هەیە مەسەلەن دابەزینی نرخی نەوت لە عێراقا ئەویش داهاتەکەی بەشی خەرجەکانی ناکات و چەند ئەو قەیرانە سیاسانی کە لە پاڵ ئەوەیە هەیە لەسەر و ئەمە شەو شتێکی تری هاتوۆتە سەر ئەوی کوردستان کە چییە کە تەقانەوەی بۆریە نەوتەکەی ڕاستەکەی ئەویش ئەوەی تر قەیرانەکان قورس دەکات. تەمان ئێمە بزانین بۆچی قورستر ئەبێ ئادی میکانیزمی بابزانین میکانیزمی قورسبوونەکەی چۆنە. تەمان ئێمە پێشتر کێشەمان لە عێراقا ئەوە بوو کە ئێمە بودجەمان نایەنێ بەڵام ئێستا شتێکی تر هاتوۆتە سەری کە دابەزینی نرخی نەوتە ئێمە ئەگەر نەوت بەسەر و $80 بفرۆشین لە عێراقا اینجا ئەتوانین کەڤەری یا تەغطیەی هەموو نەفەقاتی عێراق بکەین بە کوردستانیشەوە. بەڵام ئەگەر حکومەتی هەرێم ئێستا داوای لە سەعات 12 بکات هەر ناتوانێت ئەو حسەی دەستکەوێت کە بتوانێت استقراری ئابووری لە کوردستانە بێ. یعنی حتا ئەگەر بەغا بڵێەوە لە سەعات 12 دەهمێ هەر ناتوانێت. بۆچی ناتوانێت؟ لەبەرەوەی کە حکومەتی بەغا وەکوتمان پشت بە نەو دەبەستێ و نەو دەبێ بە $80 بێ ئەنجا ئەو کاتە مەسەلەن بەغا ئەتوانێت کەڤەری یا تەغطیەی نەفەقاتی هەموو عێراق بکات و کورد نەوت ناچێتە $80 بۆ چەند ناچێتە $80 تا بە $40 تەمان بە $35 بە $40 و لە چەند مانگی داهاتووە داژە بەسە بۆ $25. تەمان بۆچی دائەبەزێت؟ تەمان ئێمە بۆ باسی نەوتەکەین ناچارین باسی نەوت بکەین چکە لەبەرەوەی نەوت بەشێکی سەرەکی داهاتی عێراق و هەرێمی کوردستانە. بۆچی چێتە $25 یا $30 لەبەرەوەی کە مەسلەی کۆڕۆنا ڤایرۆس زۆر بەرەو بڵاوبوونەوە ئەروە و جارێکی تر لەکداون لە ئەوروپا و ئەمریکا ڕوئەتەوە و خواز لەسەر نەوت کەمە بێتەوە و چالاکی ئابووریەکان کەمە بێتەوە و نرخی نەوت دائەبەزێت. تەمان لێرە کە نرخی نەوت دائەبەزێت جگەل لەوەش کە نرخی نەوت دائەبەزێ ئۆپیک ڕستریکشنی بۆ دانێن قەیدی بۆ دانێن ئەڵێ نابێت لە 2,500,000 2,700,000 بە عێراق ئەڵێ تەمان 2,700,000 زیاتر بنێری. ئەمە ئیشەکە ئەوەنەی تر قورسترەکە لەبەر ئەوە 6 مانگی داهاتوو مەسەلەن داهاتی نەوت بە ڕێژێکی زۆر زیاتر کەمەکات کە تا ئێستا پشتمان بە قەرز بەستووە عێراق پشتی بە قەرز بەستوو ئێستا ناتوانێت قەرزەکەش بکات. قەرز ناتوانێت دەرەوە بکات لەبەرەوەی کە پارێکی زۆر قەرزارەوە ئەبێ ساڵانە بیاتەوە و قەرز لە ناو خۆشە بەڕاستی هەر قورسە بێتەوە و دوجار ئەبێتە هۆی دۆلار بەرزبوونەوە ئەتوانین تەفاسیل ئەوەش باسکەین بۆچی ئەگەر حکومەتی عێراقی قەرز بکات دۆلار چێت 150-172 لە چەند مانگی داهاتووە بەڕاستی. و ئەم قەرزکردنە میکانیزمی کە باسی ئەەکەن قەرزەکە ئەبێت 41 تریلیۆن دینار قەرز بکات لە بانکانی ناوخۆ کە ئەم حکومەتی عێراق ئەم 41 تریلیۆن دیناری قەرز کرد تەبعاً یا بە مەعاش کەم چووە مەعاش ئەچێتە ناو بازارەوە کە چووە بازارەوە واتە بەنی سەپلای واتە عەرزی نەقدی دیناری عێراقی زیاتر بێت و ئەبێ مقابلی ئەوە دۆلاری زۆر بخاتە بازارەوە. بەڵام ئێمە باسی ئەوەمان کرد کە داهاتی نەوت کەم بێتەوە واتە دۆلار کەمتر دیەتە عێراقەوە دۆلار کەم 6 مانگیشە دۆلار نەوت لە $40 زیاتری نەکردووە جگە لەوەی لە $40 زیاتری نەکردووە ئۆپیک نایڵێت لە 2,700,000 زیاتر بنێتە دەرەوە کاتە داهاتی نەوتمان زۆر کەمی کردووە کاتە دۆلار کەمی کردووە کە دۆلار کەمی کردووە واتە بانکی مرکزی ئەو دۆلاری کە پێتی ناتوانێت بە گوژمەی ڕۆژانەی $300 ملیۆن $400 ملیۆن بخاتە بازارەوەی تەوازنی نێوان دۆلار و دیینار ڕاگرێت کە نەیتوانین تەوازنەکە ڕاگرێ واتە دۆلار بەرز بێتەوە کە دۆلار بەرز بووە واتە دەخلی تاکە کەس کەمە بێتەوە کە دەخلی تاکە کەس کەم بووە بە تایبەتی مەعاشخۆرەکان واتە چی ئەبێ واتە هەژاری بڵاو بێتەوە واتە بێکارێکی زۆر بڵاو بێتەوە واتە ئاستی گشتی نرخەکان بەرز بێتەوە واتە خەڵک فریاوە کە بەس خواردن بکڕێ مەسەلەن ئەو شتە ضرورەکان بکرێ مەسەلەن ئەو شتانی کە زۆر ضروری نین مەسەلەن خواز لەسەری کەمە بێتەوە کە خواز لەسەری کەم بۆ ئەو بازرگانانەی کە لەو بوارەیە ئیشەکەن زەرێکی زۆر ئەکەن یا قازانجی وەکو جاران ناکەن کەواتە ئەوانیش دەخلیان کەم بووە. یعنی بەڕاستی ئەم 6 مانگە زۆر قورسە بێ و ئەم پێشنیمێنیەش بەداخەوە ئەڵم پێشبینیە کە زۆر نزیکە لە ڕاستیەوە و دۆلار بەرزبوونەوەش بەس مەسەلی کاتە ئەژینا دۆلار بەرزبوونەوە قسەیتیانەیە کە بەرز بێتەوە بەڵام بەس مەسەلی کاتە تەنانەت ئەم ڕۆژانە کە ئێستا بانکی مرکزی دۆلار ئەخاتە بازارەوە ڕۆژانە $170 ملیۆن $180 ملیۆن ئەخاتە بازارەوە هەر ئەتوانێت ئەوە بخاتە بازارەوە خۆ ئەگەر $400-500 ملیۆن بخاتە بازارەوە ڕۆژانە ئەو دۆلارێک هەیەی $40 ملیارد $35 ملیارد لە ماوەیەکی کەما دابەزێ بۆ $20 ملیارد کە خۆی عێراق نزیکەی 56 تریلیۆن دیناری لە
بازارە خسۆتە بازارەوە ئەم 56 تریلیۆن دینارە ئەمە داتای ڕاستیە کە خۆی بانکی مرکزی خۆی وە ئەڵێ لە وێبسایتی بانکی مرکزی عراقی خۆی ئەڵێ 56 تریلیۆن دینار لەناو بازارەیە کە ئەمە حەجمێکی یەکجار گەورەیە خۆی یەک تۆستەڵب زیاتر یەک تۆستەڵب دروست بێت واتە خەڵک خواستی ئەوە بێت کە دینارەکانی کە بە دۆلار بەجارێ بەرزێتەوە کە یعنی لە تەسەوری یا لە پێشببینی هیچ کەسێکمانە نیە تەنانەت کە خۆم پێشببینی ئەوە کەم چێتە 150 ئەگەر هات و خەڵکی مەسەلەن چالاکیەکەن یعنی بۆچوونیان بگۆڕێ بەرامبەر بە دۆلار بڵێن وڵا ئەو دینارانی کە هەمانە ئەیکەین بە دۆلار تەنانە ئەگەر 1 میلیۆن دیناری جوێ کەسەکە هەیە بێ بیکا بە دۆلار بە جارێک ئەو خواستە دروست بێ بەڕاستی نەک دۆلار 150 ئەشکێنێ و 170 ئەشکێنە بگرێ 240 ئەشکێنێت کە ئەمە بەڕاستی ڕێک ئەگە یەکێک مەعاشخۆرێک ملیۆنی دیناری هەبێ واتە 8 وەرەقاکە ئێستا ئەو کاتە ملیۆنی دینارەکە 4 وەرەقە ئەکات ئەو کاتە شتەکە پێچەوانە ئەبێتەوە حکومەتی هەرێم ئەو کاتە ئەو دۆلاری کە بۆی یەلێنەوەتەوە لە باتوی کە بیفرۆشە بە 120,000 ئەیفرۆشە بە 240,000 کەواتە حکومەتی هەرێم داهاتێکی زۆری ئەبێ بەڵام ئەمە معنای ئەوە نییە حکومەتی هەرێم داهاتی زیای کردووە چونکە ئەو داهاتی کە حکومەتی هەرێم زیای کردووە لە ڕێگەی فرۆشتنی ئەو دۆلاری کە لە ڕێگەی نەوتەکەیەوە بۆ یەت چه باجەکەی ئەیە هەموو هاوڵاتیان ئابووری باجەکەی ئەیە بەڕاست جا ئێستا مەسەلەن بەدەر لەم کێشانش چی بووە کێشەی تەقینەوەی مەسەلەن بۆریە نەوتەکە بووە ئەم بۆریە نەوتە مەسەلەن ئەگە ماوەی 10 ڕۆژیش بۆستێت ئەو کاتە نزگەی وەکو خۆیان حکومەتی هەرێم خۆی ئەڵێ ڕۆژانە 10 میلیۆن دلار زەرەر دەکەین واتە ئەگە ماوەی 10 ڕۆژیش بۆستێت 100 میلیۆن دلار زەرەکە ئێ باشە خۆی داهاتی هەرێم چەنە لە ڕۆی نەوتەوە ئەو داهاتێکی ئێمە ئەیبینین و بەڕقم حکومەتی هەرێم خۆی بڵاوکاتەوە خۆی بڵاوکاتەوە 300 میلیۆن دلار یا 400 میلیۆن دلارە طبعا باقی ئەوەی تر حکومەتی هەرێم خۆی ئەڵێ ئین بە نەفەقاتی بەرهەمێنانی نەوتەکە خۆی وا ئەڵێت یعنی ئێمە بەڕاستی ئەو داتانی کە پیشانمانەیە وا ئەڵێت لەبەرەوە بەڕاستی ئەم 6 مانگە بە تایبەتی 6 مانگی یەکەمی 2021 زۆر قورسە بێت لە ڕاستیە تەقانەوەی بۆری کوردستان بە پلەی یەکەم عێراق لی سوودمەند دەبێت بەو پێی عێراق وەک دووەم گەورەترین هەنادەی وەک دووەم گەورەترین ئەندامی ئۆپیک بۆ فرۆشتنی نەوت ماوەی لە مێژە لەلایەن ئۆپیکەوە داوای لێ دەکرێت بۆ کەمکردنەوەی بەرهەمێنانی نەوتی خۆی تاکو و نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا بەرز بێتەوە بۆ ئەمە بەسەر لە ماوەی چەند مانگی ڕابردوودا عێراق هەوڵی داوە لە پشتی کەمکردنەوەی ئاسی بەرهەمێنانی نەوتی خۆیدا پشتی هەنارەی نەوتی هەرێمی کوردستانیش بگرێتەوە ئەمە لە کاتێکە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە تەواوی لەلایەن حکومەتی عێراق و دابین نەکراوە وەزیری نەوتی عێراق چەندین جار هەرێمی کوردستانی تۆمەتبار کردووە بە زۆر بەرهەمێنانی نەوت لە کاتێکا ڕۆژی 22 ئۆکتۆبەر و دەبێژی حکومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان کە ئامادەن لە بڕێکی دیاریکرا و لە نەوتی هەرێمی کوردستان لە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان کەم بکەنەوە ئەمە لە کاتێکە پێش سەرەڵدانی کۆڤید 19 وڵاتانی ئەندام لە ئۆپیک و دەرەوەی ئۆپیک چەندین جار سەرزەنشی عێراقیان کردەوە بەهۆی ئەو ڕێژە زۆرەی بەرهەمێنانی نەوت بۆ بازاڕەکانی جیهان لە کاتێکە عێراق لە مانگی دەی ئەم ساڵدا ڕۆژانە بە تێکڕابڕی 2 میلیۆن و 876,000 بەرمیل نەوتی فرۆشتووە و هەمیشە بە دوای دەرچەیەکدا دەگەڕا تاکو بتوانێت بڵین لە مانگی 11 قەرەبووی کەم فرۆشتنی نەوت بکاتەوە و هەوڵ با ڕۆژانە بڕی 698,000 بەرمیل نەوت زیاتر بفرۆشێت لەو بڕێ کە ئۆپیک بۆی دیاری کردووە تەقاندنەوەی بۆری نەوتی هەرێمی کوردستان بە تەواوی خواستی هەناردەی نەوتی عێراق بەدی دەهێنێت بە وەسانی نەوتی هەرێمی کوردستان عێراق دەتوانێت قەرەبووی فرۆشتنی نەوتی مانگانی 11 12 بکاتەوە لە جیاتی نەوتی کوردستان دەتوانێت نەوتی خۆی ڕێژەی هەناردەی نەوتی خۆی زیاد بکات لە کاتێکا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە تەواوی لەلایەن حکومەتی عێراق و دابینی ناکرێت پێشبینی دەکرێت موچەخۆرانی کوردستان قۆناقێکی تری سەختی بێموچەیی لە چەند مانگی داهاتووە بەدی بێنن بۆ نمونە وەزیری دارایی حکومەتی عێراق ئاماژەی بەوە کرد کە تا کۆتای ئەم ساڵ داهاتی فرۆشتنی نەوت لە 15 تریلیۆن دینار تێپەڕ ناکات بەمەش نیوەی خەرجەکانی هەرێمی کورد نیوەی خەرجەکانی عێراق پڕ ناکاتەوە لە کاتێکا دکتۆر علی علاوی ئاماژەی بۆ کرد کە حکومەتی ڕابردووی عێراق پڕی 50 میلیارد دلار قەرزار بووە دابەزینی نرخی نەوت کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراقی گەورەتر کردووە ئەمە لە کاتێکا لە هەموو دنیا شەڕی گەورە لەسەر نەوت و داهاتووی گازی سروشتی دەکرێت کەچی ڕۆژانە لە عێراق هەموو ڕۆژە لەلایەن لە عێراقەوە بە بەهای 6 میلیۆن و 900,000 دلار غازی سروشتی دەسووتێنەوە دەکرێت بە دووکەڵ راپۆرتی بەپێی راپۆرتێکی سندوقی دراوی باقی ناودی جیهانی ئاماژە بەوە کە ئەڵێ لە ماوەی 4 ساڵی لەسەرێکە عێراق لە ڕێزبەندی دووەمی ئەو وڵاتانەیە کە زۆرترین گازی خۆی دەسووتێنێ چوارەکەمەکە بریتین لە رووسیا و عێراق و ئەمریکا و ئێران کە لە سایە 45 تێکڕای غازی سوتاو لە جیهاندا پێک دێنن و ساڵانە 150 میلیارد مەتر سێجا غازی 150 میلیارد مەتر سێجا غازی خۆیان دەسووتێنن لە کاتێکە لە پرۆژه یاسای ساڵی 2021
نەوتە وەزیری نەوتی عێراق بەڕێز عیسان عەبدولجەبار ئەمە پرۆژە نرخی 1 بەرمیل نەوتی بە 42 دلار خەمڵاندووە ئەم خەمڵاندنەش لە کاتێکایە بۆی ئەو گرفتانەی لە بازاڕەکانی نەوت هاتۆتەکایەوە بۆی ڕێکارەکانی ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆناوە کە کاری کردووە لەسەر کار و چالاکیەکانی وڵاتانی گەورە پیشەسازی و بەرهەمێنی نەوت ئەمە لە کاتێکە بڵێن لە عێراق تێچووی بەرهەمێنانی 1 بەرمیل 2 دلاری تێدەچێت بەڵام لە دەریای باکوور 10 دلاری تێدەچێت بەڵام لە سایەکی کارمەندانی ئەم کەرتە ناوخۆین و کۆمپانیا بیانەکان کۆنتڕۆڵیان کردووە لە عێراق لە سایانەوەی هەناردە لە عێراقانە و لە سایانەوەی هەناردە و لە سایانەوەی بودجەی عێراق پێک دێنێت لە نێو وڵاتانی ئۆپیشکیشدا عێراق دووەم گەورەترین وڵاتی بەرهەمێنی نەوتدا دەنێت لە دوای سعودیە و پێنجەم گەورەترین وڵاتی نەوتە لەسەر ئاستی جیهاندا تەنانەت بەرەو ئەوە دەچێت لە بەهاتنی ساڵی 2030 ببێتە سێم گەورەترین وڵاتی هەناردەکاری نەوت دوای پشتی هەناردەی نەوتی خۆی ڕۆژانە دەگەێنێتە 6 ملیۆن بەرمیل نەوت حکوومەتی عێراق کۆنتڕۆڵی تەواوی بەسەر حکوومەت بەسەر کەرتی نەوتدا نەماوە چەکدار و میلیشا شیعەکان دەستیان بەسەر بەشێک لەو کەرتەدا گرتووە کە بەپێی هەندێک لە راپۆرتەکان ڕۆژانە 300,000 بەرمیل نەوتی عێراق بەتاڵان دەبرێت هۆکاری قوڵبوونەوەی ئاستەنگی ئابووری لە عێراق و کوردستان تەنها بۆ دابەزینی نرخی نەوت و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و تەقاندنەوەی بۆری نەوتی هەرێم ناگەڕێتەوە بەڵکو گرفتەکان هەمەلایەنەن و بەشێکیان پەیوەندی بە لاوازی ژێرخانی ئابووریەوە هەیە. طبعا کێشەکان چەند لایەنە بەڕاستی تەمان تۆ ئەگەر کێشەیەکە هەبێ ئەگەر لە ساڵی 2014 کێشەیەکە هەبوو بێت لە کورتهێنانە لە بودجەیە یا لە سعری نەوتە یا لە داهاتە یا لە تەنوێعی صادراتی وڵاتەکەی خۆتا ئەگەر زوو چارەسەری نەکەی دوایی کەڵەکە ئەبێ و قورستر باجەکەی ئەی دوای ئەگەر هاتو لە 2015 ئەمە چارەسەر کرا ڕەنگە ماوەی 3 ساڵی بخەندایە بەڵام کە تۆ دوای 5 ساڵ چارەسەریەکەیت ئێستا 5 ساڵی ترێوێت تابێتەوە تایم باشە لە ئێستا حکوومەتی عێراقی ناتوانێت و زۆر بە ئاسانی بچێ قەرز بکات چوە قەرز بکات ئەو پارکەی 5 میلیارد دلار توانە قەرز بکات نەخێر 10 میلیارد دلار توانە بەڵام تۆ ئێستا بودجەی عێراق بنووسێتەوە پێویستی بودجەی عێراق بە چەند دانا بە 140 تریلیۆن دینار واتە نزیک 110 میلیارد دلار با بڵێن 110 میلیارد دلار تۆ 110 میلیارد دلار تۆ تەنها بە داهاتی ناوخۆ نەوت و غیر نەوتیەوە 50 میلیارد دلار دەسەکەی واتە تۆ نزیک 60 میلیارد دلار یا 70 میلیارد دلار کورتێنانە بێ باشە 5 میلیاریش قەرزکەی هەر داهی نایە خۆ ناشتوانی 50 میلیارد دلار قەرزکەیت شتی وانە لە جیهانە بەڕاستی ئەتوانی تۆزە قەرزکەی بۆی کە تۆزێ ئابوووریەکە و بەو ڕادەیە نەڕوخێ وەک ئەوەی کە قەرزەکەی بەڵام ئەم قەرزەش تەبعانە بێ ساڵانە بیتەوە مەسەڵەن ساڵی 2016 و 17 تۆ قەرزەکە تۆ ئێستا بێ ساڵی 2019 و 2020 لە بودجە حەسەی بۆدانی کە بیتەوە کەواتە تۆ جگەل لەوەی کە تۆ ناتوانێت نەفەقاتی خۆت تەختێ بکەی ئەبێ قەرزیش بێتەوە ئەو کاتە کەواتە قەرز چارەسەر نییە خەرز بەس شتەکە بۆ کپەکە بۆ ماوەیەک واتە 2017 کپ کراوە بۆ ماوەیەک و ئەو کاتە طبعاً بەڕاستی ئەمە جۆرێکە لە گوێپێنەدانە ئێحمالی ئەو سیاسیانە من ناوێنم سیاسەکان لەبەرەی کە اقتصادەکان ئەگەر لیان بپرسی ڕەنگە بڵێ کە تو ئەم شتە مەکە ئەم شتە غەڵەتە لەبەرەی تۆ بێ باجەکە بێ بەڵام بۆی کە مەسەلەکە بکەن و خۆپشاندان نەویش نێدە پینەی ئەەکەن مەسەن ساڵانە پینەی ئەەکەن دوای لە نەتیجەیە لە ئەخیرە ئەو کەسەی ئەخیر کەس چێە مەسەن ئەم ئەخیر کەس کە بڵێن کازمیە بۆی پینە ناکرێت مەسەن نە بە قەرز چارەسەری هەیە نە بە کەمکردنی مەعاش چارەسەری بە هیچ شتێک چارەسەری نییە بەڕاستی چارەسەرەکە چیە چارەسەرەکە ئەوەیە بێ چاکسازیکی ڕیشەیی بکەن ئەبێ بەڕاستی پشت بەنەوت نەبەسن بەڵام کە ئەڵێ پشت بەنەوت بەسەوە آخر میکانیزمی ئەوەی کە تۆ ئابووری بکەی تەنویعی بکەی میکانیزمە ئابووریەکەی چییە میکانیزمە ئابووریەکەی پەیوەندی شتەکەی پێڵەن ریال ئەکسچنج ڕێت سعری سەرفی حەقیقی واتە ئەبێ ئەو نەفەقاتی کە تۆ بە ئینجەکشن پێڵەن لە ئابووریا پێڵەنەکە ئینجەکشنی لە ئید مەسەلەن وەکو دەرزیەکە کە تۆ یەک دنیا داهاتی نەوت ئەەکەیتە ناو ئابووریەوە ئابووری هەڵاوسان ڕوئەیات ئەو کاتە دوو سێکتەرتیا ئەچن یەکەم سێکتەری زراعەت دووەم سێکتەری سەناعە مەسەلەن ئەو سێکتەران تیاچن ئەمەش بەربەڕەی پشتی مەسەلەکەی مەسەلەن کە تۆ ئەو ئینجەکشنەوە بە خراپی کرد یا بڵێن ئەو داهاتەوە خسنە و ئابووریەوە بە خراپی ئەو داهات و سەرف کرد بەڕاستی ئەو دوو سێکتەرە تیا ئەچن و جادوایی ئەتێ بگەڕێتەوە بۆی کە زراعە و سەناعە کنتریبیوشنیان وتە بەشداریکردنیان لە ناتیجی محلی ئیجمالیە بەرهەمینەتەوەی زیاد بکەیت بەڕاستی زۆر قورسە بێ ئەو شتێکی ئێستا کێشەیە ئێستا چارەسەرکەوە لە 2 ساڵی تر چونکە 2 ساڵی چارەسەرکەی قورسرە بێ و فترێکی زیاترە خیانێ بۆی کە بچیتەوە بۆ ئەو خاڵی کە بڵێن ئابووری چی بکەی ئابووری تەنویع بکەی بەڕاستی بۆ نمونە ئێمە لەبەر ئەوەی جێرخانێکی پیشەسازی بەهێزمان نیە و ناوەندێکی سنتەری بازرگانی گەورە نیە هەرێمی کوردستان ناتوانێت سیستەمێکی بڵێن پێشبڕی ڕێکارێکی تر بەسێ ئیلا قەرزکردن نەبێ حکوومەتی عێراق کە وڵات دەوڵەتێکە بۆ نمونە حکوومەتی عێراق بۆ ئەندام لە بانقی ناوەندی ئەوروپاکە لەژێر ڕەزامەندی ئەندامانی ئەنجومەری پارێزگای بانقەکەیە بووە
بە حکمی ئەوان دەوڵەتن دەتوانن قەرزکەن بەڵام هەرێمی کوردستان ژێرخانێکی پیشەسازی بەهێزی نییە لە هەمان کاتیشا هەرێمی کوردستان دەوڵەتێک نییە تاکو بتوانێت لە بانقی ناوەندی قەرز بکات تاکە چارەسەر ئەوە بوو کە گرنگی بە کەرتی کشتتوکاڵ و پیشەسازی بدرێت بەڵام ئەو کەرتە فرامۆش کراوە بۆی حکومەتە یەک لە دوایەکەکانەوە بۆ نمونە سادەترین نمونەش لەماوەی 28 ساڵی حکومڕانی خۆیدا حکومەتی هەرێم تەنها 10,000 بودجەی ناردۆتە پەرلەمان کە بەم شێوە بووە لە ساڵی 1993 پرۆژه یاسای بودجە خەمڵێنراوە بە 1,13 ملیۆن و 812,000 دینار عێراقی لە ساڵی 1996 پرۆژه یاسای بودجە بۆ 3 مانگ دیاری کراوە لە مانگی ئیلول و تا کۆتایی ساڵ کە بە بڕی 225 ملیۆن دینار خەمڵێنراوە ساڵی 1990 پرۆژه یاسای بودجە خەمڵێنراوە بە 2 ملیار و 247 ملیۆن و 715,000 دینار لە دوای ساڵی 2014 لە پاش دیاریکردنی پشکی دەسای حەفەی بودجەی هەرێم لەلایەن بەغاوە داهاتی حکومەتی هەرێمی کوردستان زیادی کرد کە لە ساڵی 2007 تا 2013 بە بەردەوامی پرۆژه یاسای ناردۆتە پەرلەمان بۆ نمونە لە ساڵی 2007 پرۆژه یاسای بودجە بڕی 7 تریلیۆن و 7 ملیار و 660 ملیۆن دینار بووە لە ساڵی 2008 بڕی 7 تریلیۆن و 628 ملیار و 783 ملیۆن دینار بووە لە ساڵی 2009 بڕی 8 تریلیۆن و 857 ملیار و 263 دینار 263 ملیۆن دینار بووە لە ساڵی 2010 بڕی 11 تریلیۆن و 432 ملیار و 176 ملیۆن دیناری عێراقی بووە لە ساڵی 2011 بڕی 12 تریلیۆن و 386 ملیار دینار بووە لە ساڵی 2012 بڕی 13 تریلیۆن و 200 ملیار و 950 ملیۆن دینار بووە لە ساڵی 2013 بڕی 15 تریلیۆن و 250 ملیار و 869 ملیۆن دیناری عێراقی بووە لە کاتێکە هەرێمی کوردستان ئەگەر بێت و بەراوردێکی بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان کەین بۆ نمونە قازانجی کۆمپانیایەکی وەکو کۆمپانیای سامسۆنگ ساڵانە 27 میلیارد دلار ئەگەر بێت و هەرێمی کوردستان بوێ بە بەرهەمی ناوخۆ ئەو بڕەپارە پیاکەوە پێویستی بە 95 ساڵ هەیە لە کاتێکە ئێستاش لە هەرێمی کوردستاندا بەرهەمی ناوخۆ لە سایە نەوەی پێداویستیەکانی ڕۆژانە لە وڵاتانی دراوسێەوە هاوردە دەکات لەبەر ئەوە ناتوانێت ئەم دقەیە هیچ جۆرە چارەسەرێکی تر بکات لە غێری ئەوەی بتوانێت پشت بە بەغدا ببەسێ ئەمیش بە هەماهەنگی و بە هاوکاری نێوان هەردوولا دەبێت لە نێوان حکومەتی هەولێر و حکومەتی بەغدادا کە ببنە فاکتەری بەهێزی بۆ یەکتر و تا بتوانن موچەی فەرمانبەرانی حکومەتی هەرێم دابین بکەن. دەتوانرێت لە برینەوت سوود لە غازی سروشتی وەربگیرێت وەک سەرچاوی داهات بۆ کوردستان هەم لە کاتی دابینکردنی بۆ کارەبای عێراق هەمیش بۆ هەناردەکردنی سوود و جەدوای ئابووری کارێکی لەو جۆرە چۆنە؟ طبعا اما بيمان سيره يعني بيما بيحمو كسبي سيره يعني حكومه عراقي بچ غاز كره لولاتاني تركه لكاتك خوي غازكي هي مثلا بوتشي او هم باري بفيرو اروا تنها 1 مليار دولار 2 مليار دولار بيسبويك او غازيك بفيرو اروات بيخ استثمارات تياب كانوا مثلا او غاز ابو خويا بقرته وبين بمحطي كهرباء كانوا بيويك او دولار بش تدرو مثلا التزامات حكومه عراقي كما دام بيسي بغاز لدرو خوي الله بيسم بغاز عشان من قناعتم بونيه او بي سي بغاز بيت شو اتوان او غاز لنا خويا برهم بينه راس بي سي بغاز بلا اتوان لنا خويا برهم بينه بيزاك لدرويتر للولايتين تر برهم بينه بلا متر دياره هو اما هو كاركي نازاني مثلا روي ابوريو من هو كاركي اسان نازانم بوشي خوي او استثماراتنا ناكام بو اويك بوشي نقل بينا اويك ولا اما اوشتانه بخو من دابيني بكنه لا بينا اويك دولار كان نشته درو يعني اما كشيكي سريكا او دولار كاشته درو بالا لاي بانك مركزي بي بويك توازني بين دولار ودينار بكت لێرەیە ئەمە جگەی پرسیارە باشە بۆ چەند ساڵە لە 2023 تا 2020 بۆ نەیانتوانیەوە یعنی ئەو غازە ئیسەسمارات لەو غازەیە بکەن کۆمپانیای ئەجنەبی بێنن مەسەلەن پاریتیا سەرف بکەن بۆ ئەو غازە بۆ خۆمان بگەڕێتەوە نەک غاز چەندەها شتی تر هەیە جا ئەمە واز دەوە بێنین کە عراق ئەو غازە ئیسەسمارات نەکردو بە فیڕۆ ئەڕوا غازەکە ئەسووتێ باشە ئەی علاقاتی بینی کوردستان و عراق چییە مەسەلەن کوردستان خۆی غازە نێرێتە دەرەوە بەس عراق غاز هاوردە ئەکات ئەمەش یعنی ناوازحەیەکی دیارەیە نەعەقلانیەکی پێوە دیارە کە بە شێوەیەکی عەقلانی کار نەکرێت مەسەلەن ئەو غازەی کە لە کوردستانە بدرێت بە بەغاو ئەو پارەی کاچێتە دەرەوە بدرێتەوە بە هەرێمی کوردستان بووی ئەو دۆلارە کە بە ئەدرێ بە هەرێمی کوردستان یعنی دیسانەوە ئەو دۆلارە لەناو عراقە کۆی گشتی عراقە صرف كريتو يعني بمينتو بابلين او دولار بمينتو براسي شو كاي شكله كاراني كدولار برزبتو كمي دولارش تاك سرچا تاك شلون كي خاطر بازار وبنك مركزيه كوتا او بانيل هنا عراق بينتو ككردستان ايش بشكل ابو عراق والله ما داخل يتديار حالتي سياسي من واي ابينم ك
علاقاتی سیاسی وای لێ کردووە کە ئەم دوو تەڕەفە تەڕەفی بەغا و تەڕەفی هەرێم بەڕاستی لەم شتەیە ناکۆک بن ڕەنگە ئێستا عێراق ئەو غازەی کە هەرێمی کوردستانی نێردە دەرەوە بەی خۆی بزانێت لە بەرەوە من بۆ پارەی پێ بم هەرێمی کوردستانیش داوای ئەوە ئەکات دەڵێت تۆ ئیلتیزاماتی مالی و هەیە تۆ بە ئیلتیزاماتە مادیەکەم بیت ئەگەر نامەیتێ کەواتە ئەم غازە لە من وەرگرە و پارەکەیم بەرێ دیارە حکوومەتی عێراقیش بەوە ڕازی نیە حتمما ئەمە کەواتە کێشەی سیاسیە نە کێشەی ئابووری لەم نێوەندەدا پێویستە عێراق ڕێگەیەکی تر بگرێتە بەر بۆ نمونە وەرگرتنی بڕی غازی هەرێمی کوردستانە بۆ بەرهێنانی کارەبا ئەگەر بێت و هەرێمی کوردستان ئەگەر بێت و هەوردەی غازی ئێران بۆسێت عێراق بێ بەشە بێت لە 4000 مێگاواتی کارەبا دەکرێت جێگرەوەی ئەم پێداویستە جەکچەڵەکانی هەرێمی کوردستان بێت هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە شێوەکەی غاز بۆ نمونە چەڵگەنەوتەکانی بنەباوێ کە 4.9 تریلیۆن پێسەجا غازی تایە چەڵگە غازی عەفو چەڵگە غازی خورمەڵا کە 3.6 تریلیۆن پێسەجا غازی تایە چەڵگە غازی کۆرمۆر 4.4 تریلیۆن پێسەجا غازی تایە چێلگە غازی چەمسەماڵ کە 3.6 تریلیۆن پێسەجا غازی تایە میران 3.6 تریلیۆن پێسەجا غازی تایە کوردەمیل 2.3 تریلیۆن پێسەجا غازی تایە عێراق دەتوانێت لە ڕێگەی هەرێمی کوردستان دەتوانێت بۆ چارەسەرکردنی کێشەی ئابووری و دابینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەتوانێت لە ڕێی فرۆشتنی غازی خۆیەوە بۆ حکوومەتی عێراق دەتوانێت قەرەبووی موچەکەی کاتەوە بەتەنها چێلگەی کۆرمۆر ڕۆژانە 11 میلیۆن مەتر سێجا و 100 تەن غازی شلوە تا غازی ماڵان بەرهەم دێنێ بەڵام ڕەبۆ ناوخۆی و هیچ بڕێکی لێ هەناردە نەکاوە لە کاتێکە ئەگەر بڕی ئەو غازێکە لە چێلگەی کۆرمۆر ئەگەر بە نرخی جیانی هەژمار بکرێت ئەوە ساڵانە چێلگەی کۆرمۆر بڕی 1 ملیار و 623 میلیۆن دلار داهاتیە بێ بۆ نمونە لە هەرێمی کوردستانە ساڵانە 1 ملیار و 200 میلیۆن دلار بۆ کڕینی گازوایل بۆ وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا تەرخانەکرێ ئەگەر بێت و وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا لە گازوایلەوە بگۆڕێ بۆ غاز ئەوە ساڵانە حکوومەت هێران بڕی 700 میلیۆن دلاری بۆ دەگەڕێت بەپێی ئامارێکی دەستەی ئاماری هەرێم کە ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان تا کۆتایی 2019 بڕی 6 میلیۆن 3812 کەس بۆ پێ بێت کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 38 میلیار و بڕی 28 میلیار و 460 میلیۆن و 675 دلار قەرزارەوە هەر هەوڵاتێکی هەرێمی کوردستان بڕی 4720 دلار قەرزارە. لەم ڕۆژە سیاسی و ئابووری ئێستای جیهان نرخی نەوت بەرەو بەرزبوونەوە دەچێت کوردستان و عێراق چۆن دەتوانن خۆیان لە گرفتی پابەندبوون بە هەڵبەز و دابەزی نرخی نەوت دەرباز بکەن. بۆیە من زۆر بێ ئەمەلم لەوەی کە نرخینەوت بەرز بێتەوە لە بەرەوەی کە پەیوەندی هەیە ئەگەر بایدن دەرچێت ڕەنگە تۆزە نەرمتر بێت بەرامبەر بێران و ڕەنگە ڕۆژانە مەجای با 1 میلیۆن بەرمیل بخاتە بازارەوە یان لیڤیا ئێستا مەسەلەن تۆزە ناوچەیەکی بڵێن هێمنترە ئێستا لەم ڕۆژانەیەوتی ڕۆژانە 450,000 بەرمیل نەوت ئەنێرێتە دەرەوە و مەسایلی کۆرۆنامان هەیە کە چالشی ئابوووریەکان لە ئەوروپا و لە وڵاتانی سەناعی بڵێن وەستا و کەم بۆتەوە ئەمانە هەمووی ئەو مثلەن ئەو نیشانانەمان ئێنێ کە نەود لە بەرزبوونەوە نیە بەلایانی کەمەوە خۆ ئەگەر دانەبەزێت ئەگەر دابەزێ ئەوە تەوان زۆر کارەساترە جگەل لەوە وەکو باسمان کەواتە ئێمە ئەبێ ئێمە واز لەوە بێنین بیر لەوە نەکەینەوەکەیتر نەوجێتە 100 دلار و چاوەڕێ بکەینەوەوانە لەم قۆناغەیە باسی داهاتوو ناکەم باسی 10 ساڵیتر ناکەم لەم قۆناغەیە کەواتە تۆ ئێمە ئەبێ بەڕاستین ئەبێ بەدیل هەبێت بەڕاستی ئەبێت عملێکی چاکسازی بە تایبەتی لە کوردستانە بکرێت و ئەوەی جێی کارەساتە مشکلەکە ئەوەیە کە ئەم عقدانەی کە کراوە لە کوردستان عقدی پێڵەن پرۆدەکشن شێرینگ کۆنتراکت واتە ئەو عقدانی کە کراوە بە شێوەیەکی شێر کراوەتە بۆ نمونە لەگەڵ کۆمپانیایەکە عقدێکیان کردووە لە 3 بەرمیل مەسەن لە 4 بەرمیلێک بۆ ئەو لە 3 بەرمیلێک بۆ ئەمە زۆر خەتەرە مەسەن بڕەوە سێر عقدەکانی کوێت سعودیا ئەو من باسی وڵاتانی پێشکەوتو ناکەم نەرویج و کەنەدا ئەوانەکە چۆن عقدی نەوتەکەن کە ئەوانیش نەوتیان هەیە باسی وڵاتانی وەکو پێڵن ئەوەی پێڵن وڵاتانی تازە پێگەیشت و سعودیا و کوێت و عێراق و ئەمانە بەس عقدەکان ئەوان عقدی سێرڤزە واتە خزمەتگوزاریە واتە مەسەلەن لە بەرمیلەکە بۆ نمونە 5 دلاریان ئێنە ئەوش 5 دلارە بۆ خزمەتگوزاری پرۆسی دەرێنان بەڵام بەڕاستی ئەوانەی کوردستان هەمووی ئەوانن کە بە شێوەی شەراکەت دەرێنن واتە بەشێکی نەوتەکە بۆ ئەوە نەک بە دۆلار واتە ئەگە ئەو نەوتە بچێتە 100 دلاریش مثلا لە 3 بەرمیل بۆ ئەوە بێواتە لە 300 دلار 100 دلاری بۆ ئەوە کە لە کوێت و لە سعودیا و لە عێراق تەنها 10 دلارە 8 دلارە هەنێ حەق لێ باوەڕگەن 3 دلارە لە سعودیا لە بەرەوەی کە حەقلەکە دەرەنانی ئاسانترە مەسەلەن ڕژەی لمی کەمترە لە ناوتە نەوتەکەیە
بەڵام ئەگەر ئێستا بپرسی بڵێ ئەم عقدانە بۆ ئاکراوە ئەڵێ لەبەرێکی ئێمە دەوڵەت نەبووین و ناچار بووین شتێکی تەماعێکی زیاتر بینە بەردەم کۆمپانیەکان بۆی بێن ئێستثمارات بکەن خۆگە وەکو کوێت و سعودی و عێراق و ئەنەوام کردای ڕەنگە ناتنابیەوە تا ئەگەر ئێمە بین وەکو سێرڤیس بیکەین جا ئەچین لە وڵاتانی ترێکین بۆیین بۆ لای ئێوە طبعا ئەم شتە چەند جارێک من گوێم لێ بۆ وتراوە و لەبەرەوە من هیچ ئەمەلێکم نییە بۆ عقدانەی کە کراوە لەبەرەوە من خۆم شخصی ئەمەلم نییە بەنەوتی کوردستان بڵین ببێتە هۆی ئەوەی کە ئیکۆنۆمیک دیڤلۆپمنت واتە تەنمەی اقتصادی لە کوردستانە ڕووبات بەهۆی چێ بەهۆی نەوتەوە لەبەری کە زۆربەی ئەو کۆستانە مەسەرەن زۆربەی ئەو تێچوەی کە ئەڕوات نیوە بە نیوەیە واتە تۆ بای 8 ملیار بفرشی خۆی حکومت وای وت یعنی پارداتایکی بڵاو کردەوە کە دیلۆیت بڵاوی کردبەوە شێکی دیلۆیت بڵای کردەوەی کە بۆ ئیشی محاسبی ئەکات حساباتەکەی بۆ ئەکات لە 8 ملیارەکە تقریبا 4 ملیاری چی بوو تێچوو بوو کەواتە تۆ نیوەی پارەکە بۆ ئێمێنێتەوە ینی تۆ نەوت وەکو وڵاتان نافرۆشیت کەواتە کە یەکێک ئەڵێت وڵا کوردستانیش نەوتیە بەڵام تۆ کەسێکی عقدەکان هەمووی بە فاشلی کراوە دابەزی نرخینەوە چەند هۆکارێکی بەدوای یەکێک لەوانە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکایە لە ئەگەری دەرچوونی جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان ناسەقامگیری و دڵڕاوچەیەکی لەسەر ئایدی نرخینەوە دروست کردووە بە جۆرێک چاودێران لایەن وایە لە ئەگەری دەرچوونی جۆ بایدندا ئەوە گەمارەکانی سەر ئێران سوک دەکرێت و ئەمریکا دەگەڕێتەوە بۆ ڕێکەوتنی ئەتۆمی ساڵی 2015 کە ئەو کات جۆ بایدن جێگری سەرۆک ئۆباما بوو بەم شێوەیەش ئێران بڵێن هەناردی نەوتی خۆی زیاد دەکات پێشبین دەکرێت تا هەناردی نەوتی خۆی بگەێنێتەوە سەر 1 ملیۆن بەرمیل نەوت لە کاتێکە ئێران دەتوانێت دای ڕۆژانە 3.8 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم بێنێ هۆکاری دووەمیان لایەنە شەڕکەرەکانی لیبیان کە ڕێکەوتن لایەنە شەڕکەرەکانی لیبیا ڕێکەوتن بەم ڕێکەوتنش پێشبین دەکرێت تا کۆتایی ساڵ ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل نەوت بەرهەم بێنن هۆکاری سێمیان کاریگەری کۆرۆنایە کە کاری کردوتە سەر کار و چارەسەکانی وڵاتانی گەورە پیشسازی وەکو بەریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسا کە ڕێگای کە ڕێکاری توندیان دژ بە ڤایرۆسەکە گرتوتە بەر هۆکارێکی تریان بریتە لەوەی کە پێشبین دەکرێت تا کۆتایی ساڵ ڕێکوتنی ئۆپێک پلەس بڕاتە بوارێکی نوێ و ڕۆژانە 2 ملیۆن بەرمیل نەوت زیاتر بۆ بازارەکانی جیان بەرهەم بێنێت بەم زیاد بوونش ئەوە بەرهەمی ڕۆژانە نەوت بەرز دەبێتەوە بۆ 4 ملیۆن بەرمیل نەوت زیاتری ڕۆژانە بە زیادبوونی نەوتی لیبیا و ئێران هۆکارێکی تری دابەزین و کێشەی دارایی لە ئێستاە ئەوەیە کە پێشبینی دەکرا لە مانگی 11 و 12 خواز لەسەر نەوت زۆر بێ و ئاستی کەڵەکەبوونی نەوت لە کۆگاکاندا دابەزێت کەسی بە پێچوانەوە زیایی کرد ڕێگەچاری دەربازبوون لەم ئاستەنگ و ڕەوشە ئابوووریە چییە و چۆنە چۆن دەتوانین کاریگەریەکانی کەم بکەینەوە چۆن وا بکەین کاریگەری کەمتری لەسەر هاوڵاتیان و بواری ئابووری و دارایی هەبێت هیچ بەدیلی هیچ ڕێگەیەکی ترمان لەبەردەسانیە ئیلا چاکسازی ڕاستەقینە من ئەو چاکسازی ڕاستەقینەی کە من ئێڵم جیاوازە لەو چاکسازی ئەو چاکسازی کە حکومت ئێڵێت ڕەنگە هیوادارم ئەوەی حکومت وەکو ئەوەی من بێت هیوادارم یعنی وا دەرکەوێت یەکەم نەمانی گەندەڵی یعنی نەک نەمان بەشێکی سەفر بەڵام زۆر کەم کرێتەوە یعنی بەڕاستی گەندەڵێکی زۆر هەیە